جوڵە مەدەنیەکان و کۆکردنەوەی ئیمزا لە کۆلێژ و بەشەکان بەردەوام دەبێت بۆ ئەم داواکاریانە. یەکەم پێدانی دەرماڵە بە سەرجەم خوێندکارانی زانکۆ لە زانکۆی سلێمانی و داواکارین لە سەرۆکایەتی زانکۆی سلێمانی کە فشار بخاتە سەر وەزارەتی خوێندنی باڵا بۆ دامینکردنی دەرماڵە بۆ خوێندکاران لە سەرجەم زانکۆکانی هەرێمی کوردستان. دووەم لابردنی باج و ڕسوماتی سەر خوێندکاران کە بریتین لە 25,000 بەشە ناوخۆیی 6,000 قۆناغی یەکەم 50,000 پێدانی بڕوانامە 20,000 بۆ پێدانی نمرەی کۆتایی کە پێویستە سەرجەم ئەو باج و ڕسوماتانە لەسەر کۆڵی خوێندکاران لا بدرێن. سێهەم دەرهێنانی دەستی حیزب لە زانکۆ لە ڕێگەی دیاریکردنی نوێنەری خوێندکاران بە هەڵبژاردن و پرۆژەشمان بۆ بابەتە پێەیە کە لە ڕێگەی ئەنجامدانی ڕاپرسی و سیمینارەوە لە ناو زانکۆ ئەم پرۆژەیە پێشکەش دەکەین. ئامانجی خوێندکاران ئێمە ئەوەیە کە سەرجەم نوێنەران بە پرۆسەیەکی شەرعی و یاسایی کە پرۆسی هەڵبژاردنە لەسەر جەم زانکۆکانی هەرێمی کوردستان دیاری بکرێن نەک بە شەرعیەتی هەڵبژاردنێک کە لە ساڵی 2023 کراوە و هەتا ئەو کوێسە بەردەوامە. چوارەم کۆتایی هێنان باڕەشە و چاوسورکردنەوە لە خوێندکاران کە داوای مافی خۆیان دەکەن کە ئامانجی ئێمە تەنها بە دەزێنانی مافەکانە و نەگی شتێکی تر. پێنجەم ڕەخساندنی هەری زیاتر بۆ چالاکی خوێندکاران و چالاکردنی لیژنەی زانستخوازی بەشەکان لە پێناو بەرەو پێشتوونی ئاسی زانستی زانکۆ. شەشەم چاکردنیان دەرەو گرفتانەی کە هێشتا ماون لە بەشە ناوخۆیەکان و بۆ نەگرفتی هاتوچۆی ئۆتۆمبیلەکان لە کەمپی کۆن و هەندێک گرفتی کە داواکارین زانکۆ بەدەمیانەوە بجێت. ئێمە خۆپیشاندانەکان بە ماوەیەکی کاتی پاساردووە ئێمە ئەگەر وەڵامی جدیمانە درێتەوە و داواکاریەکانمان ئەگەر جێبەجێ نەکرێت و کاری جدی لەسەر نەکرێت ئەوە دووبارە دەسەکەینەوە بە خۆپیشاندان.